It's been more than a half century since astronauts journeyed to the moon. بیل نێلسن بەڕێوەبەری ناسا لە شاری هیوستن لە ویلایەتی تەکساس بۆ ناساندنی تیمی چوارکەسی ئارتمیستی 2 بە ئامادەبوونی هێزی بۆشایی ئاسمان و جەنگاوەرە دێرینەکانی بەرنامەی ئەپۆڵۆ و شاتڵی بۆشایی ئاسمان بەڕێوە برد کە پێکهاتەبوون لە کریستینا کۆچ، ڤیکتۆر گلۆڤەر و ڕید وایزمان و جێرمی هانسنی کەنەدی. ئەمە تیمی مرۆڤایەتیە. ڕید وایزمان فەرماندەی ئەرکە بۆ ئارتمیستی 2 لە کاتێکدا کریستینا کۆچ و جێرمی هانسن وەک پسپۆری ئەرکەکان خزمەت دەکەن. وا بڕیارە کۆچ مێژوو تۆمار بکات وەک یەکەم ژن لە ئەرکێکدا بۆ سەر مانگ. هانسنیش کە گەشتێکی لەو شێوەی ئەنجام داوە، نیلسن بەڕێوەبەری ناسا لە کاتی ڕاگەاندنەکەدا جەختی لەسەر ئەو گەشتە کردەوە. ئێمە بڕیارماندا بگەڕینەوە بۆ سەر مانگ، پاشان بشینەوە سەر هەسارەی مەریخ و پێکەوە کارە بکەین، چونکە لە سەدەی 21دا ناسا لەگەڵ هاوبەشە نێودەوڵەتیەکانیدا گەڕان و پشکنین بەناو گەردووندا دەکات. ڤیکتۆر گلۆڤەر فڕۆکەوانی دەریایی ئەمریکی فڕۆکەوانی کەشتی ئاسمانی ئۆریۆن لە ئەرکی دەڕۆژەی گەشت و هاتنەوە بە دەوری مانگدا تاقیکردنەوەی کارەکانی ئەو سیستەم و ئامێرانە دەکات کە تیمەکانی داهاتوو بەکاری دەهێنن بۆ ئەوەی لە کۆتاییدا بگەڕێنەوە سەر مانگ. لە چاوپێکەوتنیشیدا لەگەڵ دەنگی ئەمریکا پێش ئەرکی ساڵی ڕابردووی ئارتمیس 1 گلۆڤەر وتی ئەو دەرفەتە مێژوویە لە ئامێز دەگرێت کە یەکەم کەسی ڕەشپێستە کە بۆ ئەرکی گەشتێکی سەر مانگ دەستنیشان کراوە. خەڵک بەردەوام لەم دەپرسن ئایا بۆ تۆ چەند مانادارە کە منداڵە بچووکە ڕەشپێستەکان چاویان هەڵدەبرن و دەڵێن دایانەوێت وەک تۆ بن. دەزانی چی باڕازگۆ بین، من نوێنەرایەتی ئەمریکا دەکەم، من ئەفسەری دەریاییم و لە کۆمپانیای ناسا کار دەکەم، من نوێنەرایەتی ئەمریکا و منداڵە سپی پێستە بچووکەکانیش دەکەم، منداڵانی مەکسیکی و منداڵە بچووکە ئیسپانیەکان و هەروەها منداڵانی ئێرانیش دەڕواننە ئەم کارەی ئێمە، چونکە ئەمە یەکێکە لە هێمە هەرە بەناوبانگەکانی گەردوون. نەک هەر ئەرکەکە مێژوویە، بەڵکو تیمی فڕۆکەوانی ئارتمیستی 2 دەتوانن لە بۆشایی ئاسمان دوورتر لە هەر مرۆڤێکی پێش خۆیان گەشت بکەن. بە کۆی گشتی زیاتر لە 1 ملیۆن کیلۆمەتر دەڕۆن کە زۆر لە مەودای مانگ زیاتر درێژ دەبێتەوە پێش ئەوەی بگەڕێنەوە سەر زەوی. ناسا دەڵێت مەودای ورد و پلانەکە پەیوەستە بە کۆمەڵێک هۆکارەوە، لەوانش بەروایی وەشاندنی ڕاستەقینەی ئەرکەکە. لە کۆتایی ئاهەنگەکەدا ناسا بۆ ناساندنی تیمەکەی ڕید وایزمان باسی ئیرادەی دەستگاکەی کرد بۆ پێشخستنی ئامانجەکان لە بۆشایی ئاسماندا سەر ڕای دووبارە دواکەوتن و زیادبوونی تێچوەکان. سێ وشە کە ئێمە بەردەوام لەم بەرنامەی ئارتمیسدا دەیڵێن ئەوەیە ئێمە دەڕۆین و دەمەوێت هەمووان بیڵێنەوە 1 2 3 ئێمە دەڕۆین. ناسا هیوادارە لە مانگی 11 ساڵی 2024دا کەشتی ئارتمیستی 2 ڕەوانەی بۆشایی ئاسمان بکات و یەکەم ئەرکی بۆ سەر مانگ لە ساڵی 2025دا ئەنجام دەدات. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی کەین فارابا، دەنگی ئەمریکا، شیکاگۆ.